پەیامی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە بۆنەی تێپەڕینی 47 ساڵ بەسەر سەرکەوتنی شۆڕشی 1357. خەڵکی خەباتکاری کوردستان، گەلانی ڕاپەڕیوی ئێران، هاو نیشتیمانیانی ئازادیخواز، 22 ڕێبەندانی ئەم ساڵ 47 ساڵ بەسەر ڕووخانی ڕژیمی پاشایەتی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ئێراندا ڕادەبرێ. مخابن هەر لە سەرەتاوە دەستکەوتەکانی شۆڕش بەلاڕێدا برا و بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران قۆناغێکی دیکە لە دیکتەتۆری لە وڵاتە دەستی پێکردەوە و ئەو ڕژیمە هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە دەریخست کە لەگەڵ زۆربەی ئەو ئامانجانەی شۆڕشجێڕان و ئازادیخوازانی ئێران دەیان ساڵ بوو خەباتیان بۆ دەکرد، نامۆ و ناتەبایە. نەتەوە بندەستەکانی ئێران لە پێشەوەی هەمووان نەتەوەی کورد چاوەڕوان بوون بە نەمانی ڕژیمی پاشایەتی، یەکسانی سازی نەتەوەیی و ستەم و هەڵاواردنی زمانی، ئایینی و کولتوری کۆتایی پێبێت. بەڵام وەڵامی کۆماری ئیسلامی فتوای جیهاد و سەپاندنی شەڕ بەسەر کوردستان و پەراوێز خستنی لە هەر چەشنە پەرەساندنێکی سیاسی و ئابووری بوو. حیزب و ڕێکخرا و کەسایەتیە ئازادیخوازەکان بە هیوا بوون بە ڕووخانی ڕژیمی پەهلەوی، دموکراسی، ئازادی چاپەمەنی و بیرروڕا، ئازادی پێکهاتنی حیزب و ڕێکخراوەکان و تێکۆشانی سیاسی بێتەکایەوە و هەروەها هەلومەرجێکی باشتری ئابووری و کۆمەڵایەتی لە وڵاتەکەیاندا بێتە ئاراوە. بەڵام نەک هەر ئەو هیوا و چاوەڕوانیانەش وەدی نەهاتن، بەڵکو سەردەمێکی نوێ لە دیکتەتۆری و ستەم و هەڵاواردن و سەرکوت لە ئێراندا دەستی پێکرد. دیکتەتۆری ویلایەتی فەقیهی لە ماوەی 47 ساڵ دەسەڵاتدارەتیدا ئەوەی بەسەر ئێران و خەڵکی ئەو وڵاتەی هێناوە شتێک نەبووە جگە لە زاڵکردنی کۆنەپەرستی و بێمافی، بێبەشکردنی نەتەوەکانی ئێران لە سەرەتایی ترین مافەکانیان، بەندکردن، ئەشکەنجە، ئێعدام و کوشتنی هاونیشتیمانان، پەرەپێدانی تیرۆریزم و ئاژاوەجێڕی لە ناوچە و جیهان، بەدیاری هێنانی شەڕ و ماڵوێرانی، سەپاندنی گەمارۆی ئابووری، گرانی، نەبوونی و قات و قڕی بەسەر خەڵکی ئێراندا، گەندەڵی سەرسوڕهێنەر و بە فیرۆدانی سامانی وڵات لە پێناوی وەدەستهێنانی چەکی ناوچی و تەیارکردنی گروپە تیرۆریستەکان، تێکدانی ژینگە و لە نێوبردنی سەرچاوە ژێرزەویەکان، داماڵینی پەروەردە و ناوەندە زانستیەکان لە زانست و بایەخە مۆدێرنەکان، دەرپەڕاندنی مێشکەکان و ناچارکردنی چەند ملیۆن خەڵکی ئێران بە کۆچ و ئاوارەیی و کوشتنی هیوا بە ژیان، بە تایبەتی لەو نەسڵانەدا کە لە سێبەری ئەو ڕژیمەدا پەروەردە بوون و هیتت. خەڵکی ئێران هەر لەم 10 ساڵەی دواییدا بە بەردەوامی لە ڕێگەی مانگرتنی بەرین و بە خۆپێشاندانی جەماوەری جار لە جار گەورەتر ویست و بڕیاری خۆیان بۆ کۆتایی هێنان بە تەمەنی ئەم ڕژیمە ڕاگەیاندووە و هەر لە بەفرامباری ئەم ساڵدا لە سەدان شاری ئێران گەورەترین خۆپێشاندان بەڕێوە چوون. بەڵام دەسەڵاتدارانی وڵات
کە لە درێژە کێشان و هەرچی بەرینتر بوونەوەی ئەم خۆپێشاندانە جەماوەریانەدا مەترسی ڕووخانی ڕەژیمەکەیان ڕێنیشت بوو، بە فەرمانی خامنەیی دیکتەتۆر بێوێنەترین کوشتاری خەڵکیان لە مێژووی ئێران و ناوچەدا تۆمار کرد. بەم جۆرە لە سەرکوتی خوێناوی خۆپێشاندانەکاندا بە دەیان هەزار خەڵک جانیان لێ ئەستێندرا، بریندار و دەست بەسەر کران. ئێستا لە هەلومەرجێکدا یادی 47 ساڵەی شۆڕش دەکەینەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی زیاتر لە هەمیشە شەرعیەتی سیاسی و قانونی و خەڵکی خۆی لەدەستداوە. ئەو ڕژیمە لە نێوخۆی وڵاتدا تەنیا بە کۆمەڵکوژی و بەڕێخستنی جۆگەلەی خوێن، بە کوشتنی خۆپێشاندەران و ناڕازیانی بریندار و دەست بەسەرکراو لەژێر ئەشکەنجەدا، بە پێکهێنانی حکوومەتی نظامی لە شارەکان توانیویەتی تەمەنی خۆی بۆ ماوەیەکی کورت درێژ بکاتەوە. لەم هەلومەرجە مێژوویەدا کە خەڵکی ئێران لێبڕاون کۆتایی بە تەمەنی دیکتەتۆری ویلایەتی فەقیهی بێنن، حیزبی دموکراتی کوردستانی ئێران یادی 47 ساڵەی شۆڕشی ڕێبەندان بە دەرفەت دەزانێت بۆ ئەوەی ڕابگەێنێت. 1. نابێ ڕێگا بدەین جارێکی تر ئەزموونی شۆڕشی 1357 ئێران دووپات بێتەوە و دیکتەتۆریەک جێگای دیکتەتۆریەکی تر بگرێتەوە. هەڵەیەک کە زۆرایەتی خەڵکی ئێران و ڕێکخراوە سیاسیەکانی ئەو کات لە ئەنجامی متمانەکردن بە خومێنی و بوار ڕەخساندن بۆ سەرکەوتنی ئەو هاوبیرەکانی کردیان. 47 ساڵە بەدانی گیان و خوێنی ڕۆڵەکانیان و وێرانبوونی وڵاتەکەیان باجەکەی دەدەن. تاوانێکی نەبەخشراو دەبێت ئەگەر جارێکی دیکە ڕێگە بدرێت هەر کەسایەتیەک و ئایدئۆلۆژیەکی پاوانخواست دەست بەسەر بەرهەمی دەیان ساڵ خەبات و قوربانیدانی ڕۆڵە خەباتجێر و ئازادی خوازەکانی نەتەوەکانی ئێراندا بگرێت. ئێرانی داهاتوو دەبێ ئێرانێکی ئازاد و دموکراتیک بێت، ئێرانێک کە لەودا فرەنەتەوەیی زمانی ئاینی ئێرانی یەکسانی ژن و پیا و بەڕەسمی بناسرێت و بە دوور لە ستەم و سەرکوت و هەڵاواردن بێت. یەک لە گرنگترین ئەرکەکانی خەڵک و ڕێکخراوە سیاسیەکانی ئێران پەلەکردن لە پێکهاتنی ڕێبەریەکی بە کۆمەڵە کە لە قۆناغی وەلانانی ئەو ڕژیمەدا نوێنەرایەتی هێز و لایەنە سیاسیەکان و جۆرا و جۆری پێکهاتەکانی خەڵکی ئێران بکە. لەم ڕوانگەیەوە ئێمە بەرەو ژووربردنی دیالۆگ و هاوکاری هەتا گەیشتن بە هاوپەیمانیەکی کوردستانی بە ئەرچی خێرای خۆمان و حیزب و ڕێکخراوەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان دەزانین و بە جددیش کاری بۆ دەکەین. هاوکات بانگاواز بۆ ئەوە دەکەین ڕێکخراو لایەن و کەسایەتیە خەباتجێر و ئازادی خوازەکانی ئێران، بە تایبەتی ڕێکخراو و کەسایەتیەکانی سەر بە نەتەوە بندەستەکانی ئێران بە تێگەیشتن لە هەستیاربوونی هەلومەرجی ئێستا لە دەوری بەرنامە و ئامانجی هاوبەش یەک بگرن بۆ ئەوەی بە یەکەوە بتوانین پێداویستیەکانی پەڕینەوە لەم قۆناغە خێراتر ئامادە بکەین. 3. دوای چەندین جار سەرکوتی خوێناوی ڕاپەڕینی خەڵکی ناڕازی ئێران
بە تایبەتی کوشتاری چەندین هەزار کەسی خۆپێشاندەران لە بەفرامباری ڕابردوودا، ئەم ڕاستیە بە باشی دەرکەوتووە کە ڕاستە گۆڕانکاری بنەڕەتی و ڕووخاندنی ئەم ڕژیمە هەر لە ڕێگای خودی خەڵکی ئێرانەوە مسۆگەر دەبێ، بەڵام لەو پێناوەدا پشتیوانی نێودەوڵەتی لە شۆڕشی خەڵکی ئێران بۆ کۆتایی هێنان بە ڕژیمی دیکتەتۆر و مرۆڤکوژی کۆماری ئیسلامی وەکو پێویستیەک خۆی دەنوێنێ. لەم بۆنەیەدا بەڕێزەوە یادی هاوخەباتی و یەکگرتوویی پێکاتە جۆرا و جۆرەکانی خەڵکی ئێران لە ڕەوتی شۆڕشی دژ بە دیکتەتۆری پەهلەوی دادەکەینەوە، هەروەها بۆ شەهیدانی 47 ساڵ خەبات و خۆڕاگری دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە کوردستان و سەرانسەری ئێران، بە تایبەتی دەیان هەزار شەهیدی ئەم دواییە سەری ڕێزدا دەنوێنین. بەو هیوایەی بە یەکگرتوویی و هاوخەباتی هەموو پێکاتەکانی خەڵکی ئێران کۆتایی بە تەمەنی دیکتەتۆری بێنین و جانی شەهیدەکانمان بە وەدیهێنانی ئامانجەکانیان شاد بکەین. حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەستەی کارژێڕی 21 ڕێبەندانی 1404